عواد وتاری ڕێکخراومان بۆ دەخوێنێتەوە. زۆر سوپاس. ئەندامان و ئامادەبوانی ڕێکخراوی حەڤەی شوبات وەکو هەمووتان ئاگادارن ئەمڕۆ 7 ساڵ تێپەڕە بێ بەسەر خیانەتی گەورەی 16 ئۆکتۆبەر کە لەم ڕۆژەدا لەلایەن چەند هەرزەیەکی سیاسی و لەلایەن چەند گروپێکی تایبەت لە هەردوو حیزبی دەسەڵاتدار بنەماڵەی بەرزانی و تاڵەبانی ڕێکەوتنێکی ژێربەژێر کرا لەگەڵ حکوومەتی عێراقی و حەشدی شەعبی میلیشای حەشدی شەعبی بە تایبەتی کە تیایدا زیاتر لە 150 خاکی کوردستان فرۆشرا و وەچۆڵ کرا بۆ هێزەکانی حەشدی شەعبی کە تیایدا لەم ڕۆژەدا توانیان لە 150 خاکی کوردستان داگیر بکەن کە پێشتر ئەم ناوچانە هەمووی لە ژێر دەسەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستان و دەسەڵاتی کوردی هەبوو کە خەڵکەکەی زۆر بە ئازادانە تیادا ژیانیانە کرد کە ئەم ناوچانە چەندین سەدە و چەندین ساڵە خوێنی بۆ ڕژاوە تاکو و بەدەست هاتووە، بەڵام بەداخەوە لەم ڕۆژەدا لە 150 خاکی کوردستان بەخشرا و کە تیایدا هێزەکانی میلیشای حەشدی شەعبی داگیریان کرد و تیایدا کەوتنە هۆی تعریبکردن و داگیرکردنی خاک و ماڵی هەموو ئەو ماڵە کوردیانەی کە لەو ناوچانەدا ئەژیان وکو کەرکووک و دووس خوورمات و هەموو ئەو ناوچانەی کە کەونە ئەو منتیقەوە کە پێشتر پێوترێ ناوچە جێناکۆکەکان کە لە دەستوری عێراقا بە مادەی 140 ناسراوە، بەڵام بەداخەوە ئەم ناوچانە جارێکی تر هەمویان کەوتنەوە ژێر تعریبکردن و داگیرکردن لەلایەن دەسەڵاتی حکوومەتی عێراقی و بە تایبەتی میلیشیاکانی حەشدی شەعبیەوە. ئەمەوێ من لەم ڕۆژەدا ئاماژەی پێ بکەم کە ئەم خیانەتە گەورە هەرگیز نابێ لە یاد بکرێ و ئەمە ڕۆژێکی ڕەش و شومە لە مێژووی دەسەڵاتی حکوومەتی کوردیدا لە ماوەی دەسەڵاتیاندا کە بەداخەوە توانیان نیوەی خاکی کوردستان لەدەست بن و زۆربەی خەڵکی ناوچەکە تیایدا دەربەدەرکران و ئاوارە بوون و جارێکی تر لەلایەن ڕژێمە یەکبەیەکەکانەوە کە ئەم پرۆسەیە بەردەوام بووە و تیایدا دەسەڵاتی خۆیان سەپاندووە لەو ناوچانەدا و زێد و خاکی کوردیان داگیر کردووە. بەداخەوە کە ئەمە جار لە دوای جار دووبارە بووەتەوە وەکو ئاماژەم پێکرد ئاخیریان جار کە لە 16 ئۆکتۆبەرا بوو کە 7 ساڵ لەمە و پێش بوو. ئەمە ئاماژە بەوە بەم جارێکی تر کە ئەم ڕۆژە هەرگیز لە زیهن و لە بیرەوەری تاکی کوردیدا لە بیر ناکرێ و بۆیە ئێمە ئەمڕۆ وەکو ئەندامان و وەکو ڕێکخراوی حەڤەی شوبات بۆ مافەکانی مرۆڤ کۆبووینەتەوە لە شاری گلاسگۆ کە پرۆتەستە و جارێکی تر ئیدانەی ئەم ڕۆژە ڕەشە بکەین کە لە زەین و بیری تاکی کووردا بە هیچ شێوەیەک ناتوانین ئێمە لە بیری بکەین و بە بەردەوام ئەم ڕۆژە ڕەشە تاریکە شەرمەزارەکەین کە تیایدا لە 150 خاکی کوردستان لەدەست دراوە و جارێکی تر داگیر کراوەتەوە و بۆیە پێویستە ئەم ڕۆژە نەوە لە دوایینەوە هەمومان لە بیری نەکەین و هەمومان بۆ یەکتری ئاگادار بکەینەوە کە ئەم ڕۆژە لە مێژووا بنووسرێ و جارێکی تر بۆ ئەوەی داگیرکەران شەرمەزار بکەین و هەموو ئەو کەسانەی کە دەستیان هەبووە لەم خیانەتە گەورەدا بە تایبەتی هەردوو بنەماڵەی حکومڕانی هەرێمی کوردستان بنەماڵەی تاڵەبانی و بەرزانی و کە هەردوو حیزبی دەسەڵاتدارن لەژێر هەردوو حیزبی دەسەڵاتدار پارتی وێکێتی کە جارێکی تر بوونە هۆی ئەوەی خەڵکێکی زۆر ئاوارە و سەرگەردان بێ و وەکو ئاماژەم پێکردنیوەی خاکی کوردستان داگیر بکرێت و ببێتە هۆی دەربەدەربوونی خەڵکەکەی و بەجێهێشتنی زێدی خۆیان. بۆیە جارێکی تر و دووبارە و چەندبارە شەرمەزاری ئەم ڕۆژە ئەکەین و تیایدا ئەڵێین شەرمەزاری و ڕسوایی بۆ خیانەتکاران بۆ خاکفرۆشان بۆ ئەوانەی کە بۆ هۆی چەند ڕێکەوتنێک و چەند سەفەقەیەکی ژێربەژێر لەگەڵ دەسەڵاتی میلیشای حەشدی شەعبی و حکوومەتی عێراقی فاشیت ڕێکەوتن و نیوەی خاکی کوردستانیان بەخشی بەو هێزە میلیشیا داگیرکاریەی کە بووە هۆی ئەوەی جارێکی تر کورد تعبیر بکەن. بۆیە دووبارە بە خێراتنتانەکەم و دووبارە لەم ڕۆژەدا ئەو ڕۆژە شوم و ڕەشە شەرمەزارەکەین و سوپاس بۆ ئامادەبوونتان و دەستخۆشیتان لێ یەکەم بەخێر بێن.